وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەڵێت ئەم ساڵ پرۆسەی خوێندن لەبەردەم مەترسیەکی گەورەدایە و کێشە و قەیرانەکانی هەرێمیش دارایی نین بەڵکو و سیاسین. بەڵا یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم لە بەرنامەی تاوتوێنارتیدا ڕاشیگەیاند قەیرانی سیاسی هەرێم کاریگەری هەبووە لەسەر کۆی پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا چونکە کێشەکان قەیرانی دارایی نین بەڵکو و سیاسین. ڕەشی گەیاند لەگەڵ بەردەوامی قەیرانەکان و دواکەوتنی موچەدا ساڵی ڕابردوو هەرچۆن بێت تێپەڕ کرا بەبێ دواکەوتن بەڵام بۆ ئەم ساڵ زۆر قورس دەبێت. بۆ چونکە ساڵی پار لەگەڵ ئەو وەزع دارایە قورسی کە هەمان بوو ئێمە زۆر بە زەحمەت توانیمان پرۆسی خوێندن بەردەوام بکەین. ئەو کێشە دارایەنی کە دووچاری مامۆستایان بوو دووچاری زانکۆکان بوو نەهێشتن یا کەمکردنەوەی دەرماڵەی زانکۆکان و هی مامۆستا و ئەوەی کە پەیوەندی بە موچە هەیە کارگەرێکی زۆر گەورەی کرد لەسەر شێوەی بەڕێوەبردن و ئاست و ئاسی بۆیە من پێم وایە بۆ ئەم ساڵ هەرکەکە زۆر قورستر ئەبێ و ئێمە ئەتوانم بڵێم لە بەردەم مەترسیەکی جدیداین.